زیاد ئەجێلی سەرۆکی سەرچاوەی ئازادی ڕاگەیاندن لە عێراق لە بەغدادەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش سەرەتا دەمەوێت پرسم بۆچوونی ئێوە چییە لە سەر داخستنی هەردوو ئۆفیسی کەناڵی NRT لە هەولێر و لە دهۆک لەلایەن ئاسایشی هەولێر و دهۆکەوە؟ زۆر سپاس لەو بڕوایدام کە کەناڵی NRT مافی یەکێک بۆ لە کەناڵە زۆر سەربەخۆکان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لەو هەموو ڕووداوانەی کە ڕوویان داوە لە هەرێمی کوردستان بەخشی خۆی هەبوو. پێم وایە ئەم کەناڵێکی سەربەخۆ بووە. ئەمەش هۆکارێک بووە بۆ ئەوەی کە هەندێک لە بەرپرسانی ناوخۆی هەرێمی کوردستان هێرشی بکەن لەسەر پێم وایە کەناڵی NRT لە ئێستادا باجی سربەخۆی خۆی ئەدا و بەهۆی بێلانی و سربەخۆی خۆی لە گواستنەوەی هەواڵ و ڕووداوەکاندا ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوئەدا ئەوەی کە لە ئێستادا ڕوودەدات لەو دژ بە کەناڵەکە لە دهۆک و لە شاری هەولێر پێمان وایە کە دژ بە یاسا نێودەوڵەتیەکان نەریتە نێودەوڵەتیەکانە کە دان بە مافی ڕۆژنامەنووسان دادەنێن لە تەواوی جیهاندا و گرنگی تەواوی پێدەدەن بەتایبەت لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و نەتەوە یەکگرتووەکان. تا چەند ئێوە ئاگاداری ئازادی ڕادەربڕینن لە هەرێمی کوردستان؟ يعني للأسف الشديد زۆر بەداخەوە ئێمە شانازیمان دەکرد لە ڕابردوودا بە ڕاگەاندن لە هەرێمی کوردستانەوە، بەڵام لە ئەمڕۆدا لە ئێستادا زۆر دوودڵ و خەلاقین بەوەی کە لە ئێستادا ڕووی دەدات ئەوەی کە ڕوبەڕووی کەناڵی NRT بۆتەوەی هەرشانەی تر کراونە سەر کەناڵەکانی تر و دەستگیرکردنی بەشێک لە ڕۆژنامەنووسان لە هەولێر و دوورخستنەوەیان بە شێوەیەکی زۆر تون و ئەمەش ئاماژەیەکە کە دەکرێت ئاماژەی زۆر خراپن لە داهاتووی هەرێمی کوردستان. ئەم مامەڵانە بە شێوەیەکی زۆر ڕاستەوخۆ کارگەریان دەبێت لەسەر سومعەی هەرێمی کوردستان لە ڕووی دیموکراتی و ئاسی نێودەوڵەتیەوە لە ڕووی کۆمەڵگای نێودەوڵەتیەوە کە لە ئێستادا ئەم مامەڵەی بەرپرسانی هەرێمی کوردستان و داخستنی کەناڵەکە و دەستگیرکردنی ئەم ڕۆژنامەنووسەکانی NRT بە شێوەیەکی پۆلیسیانە و مامەڵەکردنیان بە شێوەیەکی زۆر خراپە، ئەمە کاریگەری خراپی لەسەر پێگەی هەرێمی کوردستان لە ئاسی نێودەوڵەتی و لە بەردەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە. سەرنجی ئێوە چییە لەسەر ڕاگررتنی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە هەولێر و لە دهۆکیش؟ لە ڕاستیدا زۆر بەداخەوە ئەوەی کە ڕوودەدا ئاماژەیەکی زۆر ڕوونە کە بەرپرسانی هەرێمی کوردستان دەیانەوێت زاڵ بن بەسەر هەموو زانیاریەکاندا و کۆنتترۆڵی بکەن، نانەوێت کە بۆچوونی جیاواز ببیسترێت و ئەوەی دەکرێت لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن تەنها یەک ڕایان دەوێت کە لەلایەن ڕاگەیاندنەکانەوە بڵاو بکرێتەوە کە جیاوازە لە ڕای خەڵکی و بێگومان کەناڵە سەربەخۆکان کەناڵی بێلایەنن و ڕای جیاوازەوە پێویستەکە حکوومەتی هەرێم ڕێز لە ڕای ئازاد بگرێت و پارێزگاری تەواو بکات لە هەموو نووسنگەکانی میدیاکان لە دهۆک و هەولێر و ئەم ئاماژە ڕوونەی کە لە ئێستادا هەیە کە حکوومەتی هەرێم دەتوانێت بیدات کە بۆ کۆمەڵگای نێودەوڵەتیەکە دووبارە هەموو کەناڵەکان بکرێنەوە کە داخراون و مافی هەموو ڕۆژنامەنووسان بپارێزێت لە هەرێمی کوردستان کە ئەو پرسیارانە لا دەبات کە لەسەر هەرێمی کوردستان دروست بووە، ئەو ئاماژانەی کە دروست بوون تەنها مجابلەن بەڵکو کۆمەڵگای نێودەوڵەتی ڕێکخراوەکان حکوومەتی هەرێمی کوردستان دەخانە لێسەکەوە کە ماف و ئازادیەکان ڕۆژنامەنووسان و ڕای پێشێل کردووە، ڕای ئازادی پێشێل کردووە کە ڕێگە نادرێت کە زانیاری بڵاو ببێتەوە.
ئەمە شتێکی زۆر نیگەرانکەرە. دەمەوێت شیکردنەوەی تۆ بزانم بۆ خۆپیشاندانەکانی ئێستای ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. نعم بالتأكيد هناك بەدڵنیایەوە پێکدادان بۆ هەندێک پێکدادانی کۆمەڵایەتی و ڕەبووری و سیاسی هەبوون لە کاتێکدا خۆپیشاندان هەیە. ئێمە پێشبینیەوەمان دەکرێت هیوادار بووین کە بە شێوەیەکی ئاشتیانە بێت گەلی کوردستان بە شێوەیەکی ئاشتیانە خۆپیشاندان ئەنجامدات و دوور بێت لە هەر دەستێژەیەک هەرێمی کوردستان ناوچەیەکی هێمن و ئارام و بۆ هەموو عێراقیەکان ئەمە هەرێم وەکو ناوچەیەکی هێمن تەماشاکەین و دوژمنێکی زۆر نزیک هەیە کە داعشە ناکرێت کە داعش ئەو دۆخەی هەرێمی کوردستان سوود لێ وەرگێتەوە بەکاربێنێت و دەکرێت ماوەی چەند ڕۆژی داهاتوودا هیوادارین کە چارەسەر بۆ ئەو دۆخە بکرێتەوە. حکوومەت هێرە زۆر سەیرەکە حکوومەتی هەرێم بە شێوەیەکی جدی بەیاننامەی دەرنەکردووە و بەرپرسانی هەرێم بە شێوەیەکی جدی نهاتوونەتە سەرخەت بۆ ئەوەی ئەم دۆخە چارەسەر بکەن. بەڵێ زۆر سپاس دەکەین. سپاس بۆ زیاد ئەجێلی سەرۆکی سەرچاوەی ئازادی ڕاگەاندن لە